ئێمڕۆ وەکو بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر وەکو وەفایەک هاتین سەردانی گڵکۆی خوالی خۆش بوو کاک دکتۆر فەرسەد سۆفیمان کرد. ئێمە بەڵێن دەدەین لەسەر کارەکان و لەسەر دڵسۆزی و لەسەر پەرۆشی ئەو بەردەوام بین لە کەرتی تەندروستی لە شاری هەولێری خۆشەویست. ئەو پیاوە بەڕاستی گەورەی و ناوی دەمینێتەوە. ئێمە ڕێسکەی ئەو پیاوە بەرنادەین، هیوادارین ئینشاءالله جێگا و مەکانی بەهەشتا ئەو کارە چاکانەی کە کردیتی بفتە بەرنامە و ڕێنماییەک بۆ ئەو خەڵکانەی کەوا لە پاشی ئەو لە ژیاندان و لە کارەکانیان بەردەوامن، ئینشاءالله جێگا و مەکانی بەهەشت بێت. بەڵێ ئێمە بۆنەی 25 نۆڤەمبەر ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە دژی ژنان ئەو پێشەنگەمان ڕێخستووە. ئەو پێشەنگە زۆرتر هونەرمەندی ڕۆژهەڵات بەشدارن، لە هەمان وەختدا هونەرمەندین باشوور ئێژنیش بەشداری ئەو پێشەنگا بوونە کە هەم هونەری شێوەکاری هەمیژی فۆتۆ پێشکەشکرا ئەو پێشەنگەیە. نزدیک بە 18 هونەرمەند بەشدار بووە، 48 تابلۆیە شێوەکاریە کۆ بەشدار بووە. زۆرتر تابلۆ و فۆتۆی کۆ لە ئەو پێشەنگە داهاتوونە پێشکەشکردن توندوتیژی و لەسەر ژنان بڕێوە دەچێت. لە هەمان وەختدا دەستڕەنگی ژنان، هونەری ژنان، تابلۆی ژنان تێ پێشکەشکردن لە ئەو. من بە دوو تابلۆ بەشداریم کردووە. زیاتر ئەو پەیامی من کە ئەیگەێنم زیاتر بە کۆمەلگا بەگشتیە و دروستبوونی تاکە، چۆن تاک بتوانێت خۆی بدۆزێتەوە، چۆن بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێت، چۆن بتوانێت ئەو کەسە بێت کە خودی خۆی ئەوێت ببێتە خودی خۆت. زیاتر من هەوڵی هەمان کە ئیشم کردووە لە هەموو بوارەکانی پێشەنگاکانی تریشم زیاتر سەختم لەسەر تاکبوونی خودی مرۆڤ کردوتەوە کە مرۆڤ ببێتە خودی خۆی، بۆی ئەم کۆمەلگا ببێتە کۆمەلگایەکی پێشکەوتوو بتوانین هەمومان ڕوبەڕووی ئەو توندوتیژیانە و ئەو هێزە بین بۆەوەی کە بەرامبەر ئەو کەسانە بوەستینەوە کە ڕوبەڕوومان ئەبنەوە. دکانا ماکینانه ماکینت خیاطیه نه همی تشتید ماکینت خیاطیه، مثلا ماکینا مازن یا صناعی ماکینا بچیکیت بجنه پلیتانک فراشه، ماکینه صناعی تین عادی تین اتوماتیک اوور صناعی اوور عادی جک یه دو دزی یه اوور صناعی جک 5 دزی اما مهنه و همی هیرده واردوان جکت هین. عطلت ماكينة جورة وجورن، يهي شيلويلة يهيش ميزانية يهيش مكيكية يهي عند جرا أستيتو نشت كن أم بدلت كن عيارت كن حمية ترتيبت كن وشيل بن.